دوورگەی کەروێشەکان لە قەزای دووکان. هیچتان دەربارەی دوورگەی کەروێشەکان ویستووە؟ ئەنج ئەمە لە قەزای دووکانە، چەند گەجێک هەستاون لە نێو دوورگەیەک لە ناو ئاوەکەی قەزای دووکان، لە ناو دەریاکەی قەزای دووکان هەستاون کەروێشک بەخێو ئەکەن. 25 دانە کەروێشک لەوێن کە زاوزێ ئەکەن و پێشبینی ئەکران کە زۆر زیاتر بن ئەم کەروێشکانە. ئەنج دوورگەکە 100 دۆنمە ئەیانەوێ دووبارە ژیانی تێبێتەوە، واتە ئاژەڵی تیابژی بە تایبەت کەروێشک. ئەنج ئێمە فیچەرێکمان دەربارەی ئەم دوورگەیە بۆ ئامادە کردوون، بابێکەوە بینەرێنین. دەچینە دوورگەی کەروێشەکان لە سلێمانی. دوورگەیەک کە ڕووبەرەکەی نزیکەی 100 دۆنمە لە نێو دەریاچەی دووکان. کراوەتە ماڵێک بۆ کەروێشکی کوردی. بۆ گەیشتن بەم ماڵە دەبێت 2 کیلۆمەتر ڕێگەی ئاوی ببڕین. نزیکەی 25 کەروێشکن لە ماڵێکی بێزیان و سەلامەت لە هەر ئاژەڵ و ڕاوچێک دەژین. یەکێتی لەگەڵ برایەکی و ئامۆزایەکی بە مەبەستی زیندووکردنەوە و گەڕانەوەی ژیان بۆ دوورگەکە ئەم کارە خۆبەخشیان کردووە. ئێمە سەرەتای دروستکردنی پرۆژەکەمان بە دروستکردنی کولانەکان دەستمان پێکرد. هەستان چەند کولانەیەکمان بۆ دروستکردن، چونکە ئەم کەروێشکانە بڵێن کەروێشکی کوردین، ئەبێ شوێنێک هەبێ بۆمانەوەیان، وەلەو پێویستیان بە کولانە نییە، ئێمە بەس بۆ ناسینەوەیان بڵێن بۆی ئاشنابن بە شوێنەکە. سەرەتای هەندێک کولانەمان بۆ دروستکردن، بەڵام ئێستا خۆشبەختانە بۆ خۆیان کونیان لێداوە و دەتوانن خۆ بپارێزن لە ساردی و گەرمی و بگرە باڵندەی ئاسمانی، چونکە بەس مەترسی باڵندەی لەسەر، هیچ مەترسێکی لەسەر نییە. بۆیە کەروێشکمان هەڵبژارد بۆ ئەم جەزیرەیە. گیاندارێکی ڕووەکخۆرە، هەم بە تەڕی دەیخوا هەم بە وشکی شەر دەیخوا. فرەزاوزێ، یعنی ماشەڵا وەچە زۆر دەخاتەوە. ماوەی سکپڕێکی 30 ڕۆژە، دوای ئەوە دووبارە دەتوانێت ئامادەکاری بکاتەوە بۆ سکپڕێکی تر. هەر جارەی 3 بێچوو بۆ 12 بێچووی دەبێت، بەمەش دەتوانێت زوو زیاد بێ و یعنی دیمەنێکی جوان بەم جەزیرەی بەخشێن. کەروێشەکان 8 دانیان نێرن و 17 دانیان مێن، بەردەوام زاوزێ دەکەن. داواش کراوە هەر کەس کەروێشکی هەیە بە پرۆژەکەی ببەخشێت. بۆ پاراستنی کەروێشەکان پۆلیسی دارستان و ژینگەی دووکان گوتوێتی ڕێگە بە کەس نادەین، زیانیان پێوگەێنێت. هەر کەسیش بیکات بە سزای دەگەێنین. داواکاریمان بۆ ماڵی کەروێشەکان ئەوەیە حەز گەشتارێک کە ڕووی کردی ئێرە زیانیان پێ نەگەیەنێ و هەروەها ئەوێژی کە هاوکارمان بێ کەروێشکی بێ بیبەخشێ وێرە ئاژەڵێکی شێوی بێ کە زیان بە کەروێشکان نەگەێنێ و بگونجێ بۆ ئەم دوورگەیە. هەست کەسێک هاوکاریمان کە ئێمە سپاسی یەکەین دەستخۆشی لەکەین. ئێمە دوورگەکەمان کە ئاوەدان کردوێتەوە چ بە ئاژەڵی بێزیان چ بە سەوزایی بێ، ئێمە ئەمانەوێت سروشێکی جوان بە قەزاکەمان بگەینی و خزمەت بە کوردستان بگەێنین. هەنگاوێکی دیکە بۆ زیندووکردنەوەی دوورگەکە ناشتنی 200 نەمامە کە پێک هاتوون لە قەڵەمتۆز، بەڕوو، سنەوبەر و تو. بڕیارە خۆبەخشەکان بە هاوکاری قایمقامەتی دووکان پارێزگاریان لێ بکەن و ئاویان بدەن. بە حکمی ئەو ئێمە بە خۆمان بۆ گەشت و سەیران دەهاتین لەگەڵ ئامۆزاکانم. چەند جارێک سەردانی ئەم دوورگەیەمان کردووە
لەبەربوونی هیچ سێبەرێکی لێ نەبووە بیرمان لەوە کردەوانێ هەم بۆ خۆمان ئیسفادە لێ دەکەین هەم بۆ خەڵکی تریش و سروشتی دورگەکەش جوانتر دەکەین و دەریاچەی دوکان دەبوژێتەوە بەڕاستی ئەمە پێمان وا بوو ئیشێکی زۆر باشە هەم بۆ خزمەتکردن بۆ سروشتی کوردستان و بۆ دەڤەرەکەشمان ئێمە ئەم دورگەیە لێرە دورگەیەکی چۆڵ و بێجیان بوو دەتوانین بڵێن چونکە هیچ زیندەوەرێکی لێ نەبوو و هیچ دار و سەوزایەکشی لێ نەبوو ئەمە ویستمان ژیان بگێڕینەوە بۆ ئەم دورگەیە و خزمەتێکی بچووکی قەزاکەمان و ژنگی کوردستان بکەین کە ئەمە سوودی دەبێت لە ڕووی گەشتیاریەوە بۆ دەڤەرەکەمان سوودی دەبێت لە ڕووی گەشتیاری و خزمەتێکشێ بۆ سروشتی کوردستان ئێمە لە سەرەتادا لە 21دا 8 کەروێشکمان هێنا بۆ ئێرە تەسویرێکمان کرد و بڵاومان کردەوە دەنگدانەوەیەکی باشی هەبوو سپاس بۆخوا لەلایەن خەڵکانەوە ئەمڕۆ هاتوین بۆ چاندنی ئەم نەمامانە ئێرە دوورگەی کەروێشکەکانە کە لە ڕابردوو کەروێشکمان بۆ هێنا و بڕیاریشماندا سەوزی بکەین بە نەمام ئیشاءالله ئەمڕۆ ئەم نەمامانە دەچێنین کە بڕی 200 نەمام لەلایەن قایمخامی قەزای دوکان و نەمامگەی دوکانەوە بۆمان دابین کراوە بە هاوکاری ئەم خزمانە ئینشاءالله هەروەزمان بۆ کردو و دەیچێنین بە تەمەنی دەریاچەی دوکان ئەو ئەم دوورگەی دانەپۆشیوە بە جۆرێک لە بەرزترین ئاستیدا هێشتا 6 دۆنم بۆ ژیانی کەرۆشکەکان دەمێنێت. پلانی دووبراو ئامۆزاکە ئەوەیە ئەم دوورگەیە بکەنە دوورگەیەکی زیندوی گەشتیاری. نزار جەزا ڕووداو دوکان